همين أري همين دورة هاتم ما شاء الله بس يرزيش يك ساعات في نسيت ديوا بيعمل إيشني أو قرياناتك كان جيني أم نتكشت قريان نبراوا راحين بقزقن بقتك خو ما عنده سوته دتينا هر أنجتشي دتينا هر شايتشي أم زرقم لو كتم دا سوتيتن أو كتم ما وهم عالم ميردي كرهم عالم تسماري خوي همين راسنا أم كاتي خوي لميركنيك سكم ريجر بو بس استخو ريجر نيما أم تسكم كزنا يتداخوازي أو كسر روش بروش هر داديتو وسعي خراب دبيتن نابي أو هالي قرين وازي لبيني ناخر قناحة بابا خو هر كسي من نيم يدي نكذبي أو تلاقون دي خلك زور كسي أنا مالي يوم يدي نكذبي بابا وقسمة نصيبة أخوان نابي رحم بك أما دبي تكبيرة لو كتب كان آخر قناحة أو هرب منيتو سرس بلا مالي بابي بهوني توا مقصدت سي همي دتيبو آخر عمري بتسم درك لمالان بقرم حياي خوان ببنبريم ورنا داخوازيك سكم نا مجوها نارم خو هادي تدري تكبيركم هي قرب قسم بكي وما اللي هاجد تكبير مالو بكان لو رحم بك والله حندت زاران أو قصة أو تكبيري جندا كابيا هربين أزاني تو وايا أتو عملت بي عقلني يا زور ده باشا ما مستخالي دي بانجي مالي بك ما مستخاليت باش أو تسبي ودي بتشي شي ما هي با ما مستخالي ده طاني حالي تشي شي ما بكاتم آخر تيمنا جيني كو با بيد برم يا أخو بخير بي ما مستخ خو عفو مانك يا ربي خولي مرازي بي ما مستخ سلامت بي هميني خيزانم ڕێگە چارەش دیتەوەلو بە مێردانی ئەو کچانەی هەتە ئێستا مێردیان نەکردیەوە بە تەمەندا چوونە و نەمارە بابیان ماینەوە ماشەڵڵا چ ڕێگاکەوە مامۆستا دەمانەیە لە وتاری هەینی لەو هەفتەیەی باز لە بابەتە چی بکەی هاندانی ئەو گەنجانە بکەن یعنی هانیان بدەن بچنە داخوازی ئەو کچانەی کاتە ئێستا بە تەمەندا چوونە و مێردیان نەکردیە با ئەو کچانەش کچە ئاغا بن بەگ بن با دەوڵەمەند بن نەترسێن والله عافیە بەڕاستی ژنێکی زۆر ژیرت هەیە خەمت نەبی بەڵێ ئەو هەفتەیە ئینشاءڵڵا بە ئیزنی خوای وتارەکەمان لەسەر ئەو بابەتەیە وای مارە تاوەبی مامۆستا دەمزانی هەروە جوابم دەدەیەوە سەلامەت بی مامۆستا ئەو جە شەرت نییە لە وتاری هەینی ڕۆژانە ئەو هەرە ناو خەرچی دەبی کە گەنجەکان دەبینی هانیان بدەن با بچنە داخوازیان تەنانەت پێیان بڵێ با بێنە داخوازی کچی منیش بێ ڕازی دەبن ئەو بەڕاستە بەڵێ دڵنیایی مامۆستا کوو باسم کرد ئەوەی هەوە کوڕە هەژارش بی هەرچێ بی مامۆستا ئەمە ڕاستیمە باشە چەند ساڵە لەو بۆ نوعی بیرت نەکردەوە مامۆستا ئەوەی ڕۆی ئێستا کە ئەمە ڕازیمە هەر کەسێک بێتە داخوازی کچەکەم بەس کوڕەکی باش بی با فەقیریش بی با پێشکەشی بی دەستەکانت خۆش بی بریارێکی زۆر باشت دەیە خۆشەویستمان درودی خوا لەسەر بێت دەفەرمیت صلى الله عليه وسلم تزوج الفقراء يغنيكم الله صدق رسول الله معناکەی زۆر واضحە بەرێ ئێستا دەسمە ماڵێ وتارکی زۆر گرنگ لەسەر ئەو بابەتی ئامادە دەکەم ئینشاءڵڵا دەبتە خێر و بەرەکەت لە هەموو گەنجەکان لەسەر ئیزنت مسلمانانی عزیز خدای گەورە جەلە جەلالەهو هەمیشە لەگەڵ ئەوەیدا بووە فەرق و جێوازی لە نێوان کچ و کووردا نەکەن بەڵکو ئەگەر کچ بوو زیاتر دەبی ئاگات لێبێ چونکە ئەوە ئامانەتە بێ دەسەڵاتە نابێ غەدری لێ بکەیت ئەگەر کاتی شوکردنی هات بە هەر شێوەیەک بێت نابی کۆسپی بۆ دروست بکەیت ئەگەر پیاوەکە باش بوو ئیماندار بوو کاسب بوو کچەکەتی پێ بدە ئاخر ئەگەر نەیدەیتێ دواتر دەمینێتەوە ئەو کات تۆ گونەحبار دەبی برایانی موسڵمان ئەی ئەوانەی دەوڵەمەندن ئەی ئەوانەی دەسەڵاتدارن ئەی ئەوانەی خاوەنی پلەپایەن
ئەگەر کەسێک هاتە داوای کچەکانتان با هەژار بێت با کوڕەکی بێشەهادە و پلەپایە بێت ئەگەر ئیماندار بوو بەڕەوشت بوو ئەو پلەپایە لەلای خوای گەورە گرنگترە جا موسڵمانان دەمەوێت ئەو دیاردەیە بنبڕ بکرێت گەنجەکان باوکەکان لەمڕۆ بەدواوە ئێمە لە گوندەکەمان ئەو نەریتە تێک دەشکێنین ئەو ئافرەتانەی کە گەورن و شویان نەکردووە ئەو گەنجانەی کە لەبەر هەژاری نەیانتوانیوە ژن بهێنن پێویستە پاڵپشتیان بکەین لە داهاتوشدا تکایە کچەکانتان مەهێڵنەوە بۆیە خۆشەویستمان درودی خوای لەسەر بێت دەفەرمێت ئیدا جاءکم من ترضون دینه وخلقه فزەوەجوه واتە ئەگەر کەسێک هاتە خوازبینی کچەکانتان دین و ڕەوشتێکی جوانی هەبوو ئەوە کچەکانتانی پێشکەش بکەن هزار ڕەحمەت لە بابت مامەستا بەڕاستی ئەو خوتبەی وتارێکی زۆر بە قووەتتدا و کاریگەر بوو سلامت بیا ڕەبی خوا ڕووی سپی بکە یا ڕەبی ئەوە هەمین خان پێزانی ڕەحیم بەک بەڵێ ئەو ماشەڵڵاش لە چژیرە بەڕاستی ئەو فکرێ دروست کرد و بەزدی خۆم پەیوەماندی کرد هەتا خوتبەی زۆر جوان لەسەر ئەو مەسەلەی دەم زۆر گرنگ بوو لە بۆ ئەو گەنجانە خوا خێریویش بنووسی سلامت بیا ڕەبی سلامت ئەرێ چی بوو قسەت لەگە برایەکەت کرد وەڵڵاهی مامەستا ئەوەی ڕاستیوی کاتی خۆی داوامان کرد بەگ نەیدا ئێستا کەش دریش کایە برایەکەم ڕازی نابی و ڕازی نابی نازانم چ بکەم دەبی قەنەعەتی پێبینی وەڵڵاهی محاولە دەکەم بەس نازانم چ بکەم ئەمە قسەم لەگە ڕەحیم بەک کردیا قسەشم لێ وەگرتیا قەنەعەتی پێبینە مامەستا ئەخر ئەو ڕازی نابی ئەو باشە تو قسە دەگە بکە ئەگە ڕازی نەبوو بەخۆم قسە لێ دەکەم ئەم قسەی لەگەر دەکەم بەس وەڵڵه ڕازی نابی باشە با بڕۆین ئەم قسە لێ دەکەم مامەستا وەڵڵه عینادا با بڕۆین فەرموو 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 مامەستا سلام باشی برام علیکم سلام علیکم سلام ورحمة الله بخير بك كاكا کاک سیروان سلام مامۆستا عفوا سلام استغفر الله برام واز لەو عیناجەی بینە ئەو مامەستاش هاتیە ئەو مەسەلەی کۆتایی پێبینە كاكا واز لو موضوعي بينا قلت کاک سیروان دەگە کاک ڕەحیم بەک قسەم کردیا قسەی زۆر باش بوو گۆتی خانی لۆ دەکەم کچەکەی دەدەمێ ئیش لۆ دەبیمەوە یعنی هەموو شتێکی داتوو ئەوە قسەی کۆتایی بوو مامۆستا أول الرابردو بو تكايا واز لو موضوعي بينن ئیبرام لۆ واز بینی لۆ مامۆستا گیان ئەمن خۆکاتی خۆشی ئەمن مەبەستم خانی و ماری نەبوو ئەمن تەنها مەبەستم کچەکە بوو کاک سیروان لێ تێدەگەم بەڵام ئەگەر ئەو کچە شووی کرد پێ تێک ناچی بەڵێ مامۆستا کەواتە سبەینە خۆت ئامادە دەکەین لێتمارە دەکەم با بڕۆین هەزار ڕەحمەت لە ئەوە باوە کۆتای قسەکەمە دەی باشە مامۆستا سلام علیکم خدا فەرموو حافظتان مامۆستا سلامت بیا چاوەکەی منی مامۆستا ئاسانیکە ئینشاءالله